سڵاوتان لەبێ بەڕێزان. زیادکردنی موچەی فەرمانبەران یەکێکە لەو بابەتانی ماوەیەکە باسی لێو دەکرێت. دەپرسین دەرکردنی بڕیار بۆ زیادکردنی موچەی فەرمانبەرانی عێراق فەرمانبەرانی هەرێمیش دەگرێتەوە؟ ئایا ئەو بڕیارە سەرجەم وەزارەتەکان و پلەکان دەگرێتەوە یان نا؟ دەوترێت نەعەدالەتیەکی زۆر هەیە لە سیستمی موچەدا. ئایا هەنگاوەکانی حکوومەتی هەرێم لەو بارەدا چییە بۆ ڕێخستنی ئەو سیستەمە؟ بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو پرسە و چەند بابەتێکی تر دلێر مەحموود بڕیادەری لژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان میوانی بەرنامەی چاپێکەوتنە. زۆر بەخێر بێ کاک دلێر. ئێوە وەکو بڕیادەری لژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان پێتان وایە لە ئێستادا سیستمی موچە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی ڕێکوپێک ڕێکخراوە یاخود وەک ئەو ڕخنەی لێ دەگیرێت نەعەدالەتیەکی زۆری تێدایە؟ ئێمە هەموو جارێ وەکو لژنەی دارایی و خۆمان خوازیار بوون کە سیستەمی موچە ڕێک بکرێتەوە، سیستەمی موچە چاک بکرێت و سیستەمی موچە بە تایبەتی پلەکانی خوارەوە لە پلە 5 تاک و پلە 9 ئەمانە گۆڕانکاری لێ بەسەر بێت و موچەکانیان زیاد بکە. ئەمە خواستی ئێمە بۆ دایمەن وەکو لژنەی دارایی وەکو خۆم دایمەن ئەومان کردو و قسەشمان لەسەر کردووە و داوەشمان کردووە کە ئەوە بکرێت. بەڵام ئێمە کاچی کاتێکیش سەیری سەلاحەتەکان ئەەکەین، سەیری دەسەڵاتەکانی حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندی ئەەکەین، سەیری دەسەڵاتی وەزارەتی دارایی و وەزارەتی دارایی حکومەتی هەرێم دەکەین، سێرەکەین ئەوە لە دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانە نییە، بەڵکو ئەو دەسەڵاتە لە دەسەڵاتی حکومەتی ناوەندی عێراقایە. چونکە دانانی ڕسمی سیاسەتی مالی، ڕسمی سیاسەتی اقتصادی ئەمانە حەسریە و لە دەسەڵاتی حکومەتی ناوەندیایە. ئیدا لێرە ئێمە کەواتە داواکارەکانمان دەم کاتە ئێمە ئەەکەینە حکومەتی ناوەندی کە هەوڵ با گوزەرانی خەڵک چاکە، کە هەوڵ با موچەی خەڵک لەگەڵ ژیانی خەڵکە چاک بێت. بەڵێ واتە پەیوەندی بە بڕی بودجەی لە سەدا حەفدەکە هەیە کە دیاریکرا بۆ هەرێمی کوردستان دیاریکردنی ئەم سیستەمە؟ نەخێر زیادکردنی موچە یان کەمکردنی موچە لە دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانە نییە، لە دەسەڵاتی حکومەتی ناوەندیایە. ئەو حکومەتی ناوەندی توانێت ئەو بڕیارە با دوایی لە هەچی کاتێکیش ئەگەر و پارێ زیاکات بۆ فەرمانبەرانی هەموو عێراق پێویستە بۆ فەرمانبەرانی کوردستانیش بڕی تەرخان کراو دابنێ پارە بۆی کوردستانیش بەو شێوەیە پێچوانەکە شێگە زیادی نەکات هەرێمی کوردستان ناتوانێت زیادی بکات لەبەرەوەی هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچێوەی حکومەتی عێراقیایە. وەکووتمان هەرێمی کوردستان خۆی پارەی خۆی دەرناکات، پارەی خۆی نییە، دراوێکی نییە بڵند دراوێک تایبەت بێ بە کوردستان. ئەو دراوی کەمە بەکارێنین دراوی عێراقیە، دیناری عێراقیە کە هەمانە. پێتان وایە ئەمە هەڵەیەکە خەلەلێکە هەیە یان ئەمە شتێکی یاساییە و کامیانی بڵین ئەمریکا ئەگەر هات و حکوومەتی عێراق موچەی فەرمانبەری زیاد نەکرد هەرێم ناتوانێت زیادی کات. ئەوە خەلەل نییە، خەلەل نییە و غەڵەتی یاساییش نییە. ئەوەیە لە دەستوری عێراقیە هاتووە دانانی سیاسەتی دارایی لە دەسەڵاتی حکومەتی ناوەندیایە و حەسر کراوە بۆ ئەو تەنها ئەوە توانێت. حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت سیاسەتی دارایی عێراق دانێن، ناتوانێت سیاسەتێکی دارایی بۆ خۆی دابنێ. لەبەرەوەی تۆ وەکو حکومەتی هەرێمی کوردستان هیچ مشارەکەیەکە نیە لە دەرکردنی دراوە و دراوی تایبەتی خۆشە نییە. ئەو دراوی کە تۆ بەکارێنی دراوی عێراقیە، ئەو دراوە عێراقیە بانقی مرکزی عێراقی کۆنتترۆلی کردووە، ئەو ئەتوانێت لیا بەرزی و نزمی بەهای دینار کات زیاد و کەم لە بڕی دینارە بڕیاری لەسەر بدادەوە لە دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانە نییە. هەرێمی کوردستان لە توانایدا هەیە کەوا بێت وا بکە کە خۆی سەربەخۆ بێ لە بڕیارێکی لەم شێوەیە. هەرێمی کوردستان لە کاتێک هاتوانێت ئەمە بۆ خۆی کە خاوەنی ئابوووریەکی سەربەخۆی خۆی بێت، کە خۆی خاوەنی سیاسەتێکی دارایی سەربەخۆی خۆی بێت، خاوەنی دراوێکی سەربەخۆی خۆی بێت. پەیوەندی بە دەستورەوە نییە چی بڕیارێکی لەم شێوە یاخود سەلاحیاتێکی ئاوا بە حکوومەت هەرێم هیچ پەیوەندی بە دەستورەوە نییە. گەر پەسەند بکرێت بە پێی دەستوری هەرێمی کوردستان باس لەم بڕیارە بکرێت کە حکوومەتی هەرێم خۆیانێت. کۆمەڵێ شتەیە کە تۆ لە دەستوری عێراقیە هەیە، کۆمەڵێ دەسەڵاتەیە، کۆمەڵێ سەلاحەتەیە حەسریە لە دەسەڵاتی حکوومەتی ناوەندیایە، لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمان نییە، لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمان نییە. ساوکو ئەوەی کەوتم دەرکردنی پارە کە تۆ پارەی خۆت ئەگەر ئێمە پارەی خۆمان نەبێ کەواتە سیاسەتی داراییش لە دەسەڵاتی ئێمان نییە.
کەواتە کۆمەڵێ شت کە بە بواری ئابوووریەوەیە نابێت وەکو سەربەخۆی ئابوووریەکەش هەوڵێکی بێ زۆری بۆ بدرێت بەو شێوەیە بکە سەربەخۆیەکی خۆتە هەبێت زۆر باشە کاک لێر ئێمە باس ینی ئەو شتانە حەزەکەم ئیشارت لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمانیە لە دەسەڵاتی حکوومەتی عێراقیە ئەجینا من ئەوەی کە بزانین ئێمە وەکو لیژنەی دارایی چەندەها جار چەنداین بە دووادا چونمان کورێم وەکو پەرلەمان ئەوێ بزانین ئەرکی ئێمە چی وەکو پەرلەمان ئەرکی ئێمە بریتێ لە یاسادانان بریتێ لە چاودێریکردنی پرۆژەکانی حکوومەت چاودێریکردنی چۆنێتی خەرجکردن و داهاتی حکوومەت و بە دوواداچوونی کێشەی خەڵک ئێمە ئەوە بە کێشەیەکی خەڵکی ئەزانین و چەندەها جاریش لەگەڵ حکوومەتی هەرێما باسمان کرد بەڵام دەسەڵاتی حکوومەتی هەرێمانیە حکوومەتی هەرێمی شەربێت داوا لە حکوومەتی ناوەندی بکات ئێمە چەندەها جارۆک و بە شەخصیش پەیوەندیمان بە ئەندامەکانی لیژنەی دارایی بەغاوە کردووە کە ئایا چی هەیە چه هەنگایەکەیە چ شتێکەیە ئێمە و خۆشمان ڕێنمایی خۆمان پیشانراوە کە ئاوە بەو شێوەیە بکرێت کە هەوڵ بدرێت بە هەموو شێوە گوزەرانی خەڵک زیاتر باش بێت پرسیارەکەم پێیوەستە بەم قسەی جەنابتەوە هەوڵێک هەیە لە ئێستادا و بۆتە هەواڵێکی گەرمی ناوەندەکانی ڕاگەیاندن و تەنانەت خوێنەرانی ئەو هەواڵە لەبەرەوەی دەڵێم خوێنەران لەبەری زیاتر لە سایتەکانە باسکراوە نەجیب ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باسی لەوە کردووە کە لە ئایندەدا هەواڵی خۆش لەباری زیادکردنی موچەی فەرمانبەرانی سەرتاسەری عێراق بڵاو دەکرێتەوە هاوکات باسی لەوە کردووە کە کارەکانی لیژنەی پێداچوونەوە زیادکردنی موچەی فەرمانبەران لە دەوڵەتدا ئەم هەنگاوی ناوە تا چەند ئێوە ئاگادارن کارەکانی چێ؟ کارەکانی لیژنەی پێداچوونەوە زیادکردنی موچەی فەرمانبەرانی دەوڵەت لەلانی کێ ئەو لیژنەیە لەلانی بۆ مەبەستەی کە باسی کردووە وەک ئاماژەی کردووە هاوبەشە لە نێوان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە کارەکانی خۆی بەردەوام بۆ ئەم هەنگاوە تا چەند ئێوە ئاگادارن لەمە من پێشتر ئێستا ئیشارەتم بە شتێکە وتم ئەبێ ئێمە وەکو ئەندام پەرلەمان بزانین ئیشی ئێمە چییە وە دەسەڵاتی ئێمە چییە و ئەرکیشمان چییە ئێمە یاسادانانە چاودێریکردنە بە دوواداچوونە ئەو شتێک کە التیزاماتی مالی هەبێت ئێمە داوا ئەکەین لە حکوومەت بڕیاری لەسەردا ئەو شتێک کە التیزاماتی مالیە بێ حکوومەت خۆی لیژنەی بۆ تشکیلەکە حەقی بەسەر پەرلەمانەوە نییە پەرلەمان هینەوەی نییە بەشداری بکات لەو لیژنەیە ئەوەی کە منی شاگار بم لە واقعە لە مەزەر فەرمیەکانەوە هەچ یاسایەک هەچ پرۆژە بڕیارێکی نوێ کە دەرئەچێت سەرەتا بڵین ئەم ئیشێمە علاقی بەسەر وەزارەتی دارایی عێراقەوەیە ئەبێ لەلایەن لە وەزارەتی دارایی عێراقەوە دەربچێت بنێرێ بۆ مەجلیسی شورای دەولەی عێراقی بۆ سیاغەکردنی قانونەکەی بنێرێ بۆ ئەمانەی مەجلیسی وزەرا ئەویش بۆ مەجلیسی وزەرا دراسی بکات و کورت و پوختی بکات و ڕێک و پێی بکەوە بینێرێت بۆ پەرلەمان بۆ بەستی پەسەندکردنی ئەوەی کە من تاکو ئێستا ئاگار بم هیچ بەرپرسێکی حکومی ڕسمی بڕیاری ئەوەی نیاوە کە ئێمە شتێکی وامان کردو ناودومانە بۆ پەرلەمان ئەوەی کە من تاکو ئێستا ئاگادار بم هیچ شتێکی وان نەگەشتوتە ئەنجومەنی نوێرەرانی عێراق کەواتە ئەم لێدوانەی نەگەشتوتە نەزانم خۆی ئازادە نەجیبەخان ئەندامی لیژنەی دارایی بەڵام وازام تاکوەسە هیچ لیژنەیەکی مشتەرەک لە نێوان ئەنجومەنی وەزیرانی عێراق و لیژنەی دارایی بۆ بەستە دروست نازانم ناوی ئەندامەکانی لیژنەی دارایی کەن لیژنەی دارایی ئەنجومەنی نوێرەرانی عێراق ناوەکانیان کێنەوانەی کە بەشدارن لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراقدا ئەمە من ئینم بۆ نیە ئەمە یەک زۆر جاری تریشە بینم زۆر ئەندام پەرلەمانی تر هەر لە خۆی تەسریحەیە یعنی کۆمەڵی تەسریحکەین لەسەر و مەسەلەی موچەی فەرمانبەران وازیاکرێتەمانە یعنی ئەمە خۆی لەخوا لە زیاتی ئەوەی سوودگەیاندن بێ بە فەرمانبەران سوودگەیاندن بێ بە خەڵکی کەم دەرامەت لە وڵاتەیە ئەمە خۆی لەخوا زیانگەیاندنە بە خەڵکی کەم دەرامەتی ئەم وڵاتە زیانگەیاندنە بە بڵین موچەخۆری ئەم وڵاتە بۆ نمونە ئێمە یاسایەکمانەیە لە اقتصادا مەسلەی خستنە ڕوو لەگەڵ خواستن عەرض و تەڵەب هەر شتێک خستنە ڕووی زیابێت داواکاریشی لەسەر کەمە بێ هەر شتێک خستنە ڕووی زیابێت بە هاکەشیدا ئەبەزێ ئەوە ئەبینین ئێستا کە هەوڵێکەیە لەلایەن حکوومەتی عێراقیەوە هەوڵێکەیە لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە کە نرخی بەهای دیناری عێراقی بەرز بێتەوە بەرامبەر بە دۆلار
بگاتە نزیکەی سعرێکی نەگۆڕ یان سعرێکی واکە گونجاو بێت لەوانەیە لە 180,000 $100 بۆ 180,000 بۆ 190 تاکو 190,000 بێت. ئەم هەوڵدانش کە هەیە ئێستا ئەبینین کە بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار لە بازاڕەکاندا بەرز بۆتەوە کە بەهای دیناری عێراقی بە دۆلار لە بازاڕەکانە بەرز بۆەوە ینی نرخی شت نرخی کاڵا دائەبەزێت هەروکو ئەژبینین کە نرخی کاڵا دابازی کە سوودی ئەبینێ فەرمانبەر سوودی لێبینێ موچە خۆر سوودی لێبینێ خەڵکی کەم دەرامەت سوودی لێبینێ خەڵکی وەسەد سوودی لێبینێ بە گشتی ئەتوانین بڵێن سوود لەوە ئەبینین کە بەهای دیناری عێراقی بەرز بێتەوە. ئەمە کۆمەڵی هەوڵ هەیە بەعزە جارێکیش لە چەند ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کە وەڵا خشتێ ئامادەکراوە بۆ ئینی فەرمانبەرە ئەو خشتێ ئامادەکراوە کو هاتووەتە ناو پەرلەمە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێمان بڵێن ئەگەر هاتووە هەنێک پەرلەمانتەر لە خۆیانەوە لێ ینی ئەو لێدوانانە من ناڵێمەوەی نەجیبە نەجیب بەڵام ئەڵم هەچ کەسێک ترکێ ئەمە خۆی لە خۆیان دافعێکی سیاسی لە پشتێەوە هەیە دافعێک لە پشتێەوە هەیە ینی بوو ئەوەیەتی کە نێڵێ نرخی بەهای دیناری عێراقی بەرز بێتەوە بەڵکو بۆی دۆلار بەرز نەبێتەوە بەهای دیناری عێراقی وکو ئیشارەتم پێ بەرز بێتەوە بەرامبەر بە دۆلار کێ سوودمەند دەبێت موچە خۆر سوودمەند دەبێت کێ سوودمەند دەبێت خەڵکی کەم دەرامە سوودمەند دەبێت چونکە بازار هەرزان بێ خەڵک سوودمەند دەبێت کە بازار هەرزانیەوەی دۆلار یارمەتێ ئەمە زنجیرەیەکە پێکەوە بەسراوە کە بازاری شەرزان بوو یعنی حرەکەی بازار زیاتر ئەبێت سوود بەرزبوونەوەی دابەزینی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار نرخ زیاکات کە نرخی زیاکرد کێ ئیسفادەی لێکە لەوانەیە چەند کەسانێکی کەم کە پارەداری گەورن کە سیاسی گەورن لە عێراقا سوودی لێبینن بە تایبەتی کە زۆر لەوانە باقە ئالیەکانیان هەیە لە عێراقا ئەوانە سوودمەند دەبن لی سوودمەند دەبن ئەجینا زۆربەی زۆری گەل لەگەڵ ئەوەدای کە بەهای دیناری عێراقی بەرز بێتەوە نرخ دابەزێت پێت وایە ئەم باسکردنی سیستمی موچە لە ئێستادا لەگەڵ ئەو هەوڵەی بانکی ناوەندی عراقی یاخود حکوومەتی عراقی بۆ دابەزینی بەهای دۆلار ئەمە پێتوانی هەواڵێکە هەیە لە ئێستادەوە ئەو هەوڵە لەگەڵ ئەوەدایە کە بە دابەزینی بەهای دۆلاری ئەمریکی لە عراقدا موچەی فەرمانبەران زیاد دەکرێت بەڵام ئێوە ئاگاتان لە هەندێک هەنگاو نیە لەم بوارەدا ئێمە نەوەکو ئاگامان لێنێن ئێمە ئاگامان لێن ئەنجومەنی نوێنەرانی عێراقی شاگای لێ لە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی شاگای لێ کەواتە بۆ پێشتر لیژنەی مختص چێ ئەوە نەبووە لەم بوارە ئێمە چەند ڕۆژێکە ئەم هەواڵە هەیە زۆرنەی فەرمانبەران چاوەڕوانی شێکی وان ئێمە کە لێدوانی چامان نەبوو کوتم ئیش ئەوە زیاتر عیلاقی بەسەر ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە هەیە بەسەر لیژنەی دارایی عێراقەوە هەیە ئەوە ئەو تەسیحە لێەوە زیاتر بدرایە بە تایبەتی سەرۆکی لیژنەی دارایی عێراق بۆ تەسیحی بدایە کۆمەڵی تەسیحاتی سیاسی هەیە زیاد بە فەرمانبەرەگەێنێ بە موچەخۆرەگەێنێ یعنی بەڕاستی من ئیمڕۆ تەسیحێکە دەم ئەلە موچەی فەرمانبەران زیاد ئەبێت و بەڵام لە هەمان کاتیشا وا نەبێت بێتە هۆی ئەوەی چونکە ئەگەر تۆ موچەی فەرمانبەران زیاد بوو ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی دینار زیاترەکەوێتە ناو بازاڕەوە کە دینار کەوتە زیاتر کەوتە ناو بازاڕەوە بە هاکەی بەرامبەر بە دۆلار دابەزێ مقابل بۆی نرخی کۆمەڵەش تیش بەرزە بێتەوانێ بەبێ ئەوەی تۆ موچەی فەرمانبەران بە فعلی لە ئەنجومەنی وەزیرانەوە نێرابێ بۆ ئەنجومەنی